ساڵانە لە سویسرا پێشبڕکێکی گەورە ساز دەکرێت بۆ هەڵبژاردننی شاجوان یان قۆستترین گەنجی ساڵ و لە ئاهەنگێکی گەورەدا تاجی زێڕین لەسەر سەری ئەو کەسەدا دەنرێت کە زۆرینەی دەنگەکانی بەشداربووان و دادوەرەکان بەدەست دەهێنێت. پێشبڕکێی قۆستترین گەنجی سویسرا لە ساڵی 1994 ئەنجام دەدرێت و دەستگای گەنجی سویسرا سەرپەرشتی دەکات. ساڵانە سەدان گەنج خۆیان ناونووس دەکەن و دەیانەوێت نازناوی شاجوان یان قۆستترین گەنجی سویسرا بەدەست بهێنن. ئەو کەسانەی بەشداری پێشبڕکێی شاجوان و گەنجی سویسرا دەکەن پێویستە خاوەنی کاریزما و کەسایەتی بن و ئاستی خوێندەواریان بەرز بێت و لە هەڵس و کەوتکردندا لە شوێنی جیاوازدا خاوەنی دەرکەوتنێکی کەشخە جوان بن. لە پاڵ ئەمەشدا پێویستە خاوەنی جوانی بن بۆ ئەوەی شانسی ئەوەیان هەبێت لە پێشبڕکێکەدا قبوڵ بکرێن. لە هەڵبژاردننی قۆستترین گەنجی سویسرا بۆ ساڵی 2016 660 گەنج خۆیان کاندید کرد و یەکێک لەو گەنجانە هێوار ئالانە کە گەنجێکی خەڵکی هەرێمی کوردستان و ماوەی 10 ساڵە لە سویسرا دەژی. من کۆمەڵ شارە بۆ بەرنمەیەکی من جوانی و قۆز و ئیلەش جوانی بۆیە منیش لەسەر فەیسبووک و ئەمبینی خەڵک زۆر بەشداریان کرد بۆ بەرنمەیە منیش وتم بۆچی من تاقی نەکەمەوە. من دوای مەکتەبی دەستم کرد بەیشی دەلاکی بەلامەوە زۆر جوان بوو چکە شتێک بوو زۆرم حەز لێ بوو ئەوش لە ڕای جوانکاری و ئەوانەوە. منیش لە ڕۆژانە لە هەفتەیەکە 5 ڕۆژە چم بۆ یاری یاسن هەموو شەوێ 2 ساعت تقریبەن یاری یاسنەکەم. هێوار لە ساڵی 1997 لە شاری سلێمانی لەدایک بوو و لە ساڵی 2006ەوە لە کانتۆنی ڤالیس لە باشووری سویسرا دەژی. لە ساڵی 2009 دەبێتە یاریزانیانەی ڤیترۆ لە کانتۆنی ڤالیس و دواتر ڕوودەکاتە وەرزشی خلیسکانی سەربەفر. Bonjour, je suis la copine Aïvar. هاوڕێی هێوارم دەمەوێت ڕای خۆم بڵم لێرە. ویستومەوە حەزم کردو خۆی هەڵبژاردو بۆ شاجوانی سویسرا چونکە پێم وایە پێشی دەخات لە ژیانیدا ئەنجامەکەشی چی بێ پێویستە پۆزەتی وەری بگرێ. پێم وایە ئەم جۆرە هەلانە تەنها یەک جارڕێک دەکەوێت چ من وەک هاوڕێ و چ ئێوەش دەنگی بۆ بدەن و هاوکاری بکەن پلەی یەکەم بەدەست بهێنێ لە ناخێ دڵمەوە سوپاستان دەکەم. Et pour le soutenir, c'est très simple. Vous pouvez vous abonner à lui sur sa page Evar Abdulmodel. هێوار خوێندکاری قوتابخانەی ئارایشتگەریە و لە پاڵ ئەوەشدا خەریکی یاری لەشجوانی و ڕۆژانە کاتێکی زۆر بە وەرزشی لەشجوانی و یاری سەربەفر بەسەر دەبات. خولیای ئەوەی هەیە ببێتە ئەکتەری سینەمایی و ڕۆژێک لە ڕۆژان خۆی لە هۆلیوود ببینێتەوە. زۆر خوشحاڵ بووم بە هێوار وەکو کوڕێکی خۆم زۆرم پێ خۆش بوو کە بەشداری ئەم خولەی کردووە و هیوادارم سەرکەوتن بەدەست بێنێت و هێوار هەر لە مناڵی و مناڵێکی حەز بە مۆدێلات و حەزی بە زۆر شتە کرد هەر لە مناڵی و ئارەزوی خۆی بووە. لە قۆناغی یەکەمدا تەنها 48 گەنج توانیان بگەنە قۆناغی دووەم و 24 گەنجش گەشتنە قۆناغی سێم و کۆتایی لەناو ئەم 24 گەنجە دایشیشیان نازناوی قۆستترین گەنجی سویسرا بەدەست دەهێنێت. ئەو کەسانەی کە نازناوی قۆستترین گەنجیان شاجوان دەبنەوە شانسێکی گەورەیان دەبێت لە بواری ڕیکلام بۆ کۆمپانیا گەورەکان یان نمایشی جلوبەرگ و کاڵای ناسراودا دەربکەون یان پێشکەشکاری بەرنامەی تەلەڤیزیۆنیدا بە نرخێکی باڵاکار بکەن. من و هێوار وەکو ڕەفیق تەعاملەکەین نەک وەکو باوکو و کوڕ. جا هێوار هەر لە تەمەنیەوەی کە پێگەیشت لە دوای 12 گەنجێک بوو خۆی حەزیە کرد هیوایەتەکانی خۆی هەڵبژێرێ خۆی ڕەهبا لەسەر شتەکان بۆ نمونە کە بچوونە بۆ ساڵۆنیا بۆ لای سەرتاش خۆی هەوڵی ئەو مۆدێلی کە خۆی ئێوێ خۆی هەڵی بژێرێت. ساڵانە لە سویسرادا دەیان گەنج بەشداری پێشبڕکێی هەڵبژاردننی شاجوان یان قۆستترین گەنجی وڵات دەکەن بۆ بەدەستێنانی پلەی یەکەمی و ئەنجامدانی ئەرکە مرۆیی و بازرگانیەکانی شاجوان یان قۆستترین گەنجی وڵات لە ماوەی ئەو ساڵەدا. هێوار وەک یەکەم گەنجی کورد بەشداری ئەم کێبڕکێیە دەکات و لە ئەگەری بردنەوەدا دەیەوێت ببێتە پردێکی پەیوەندی لە نێوان گەنجانی کورد و سویسرادا. کاروان محەممەد NRT مۆنتخۆ سویسرا